حقیقەتەن وەکو کاک دکتۆر باسی کرد سیمای سەرەکی خەستەخانەی میهرەبانی بریتیە لە یارمەتیدانی خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ئینشاءالله خۆی گەورە لە هەموو لایەکمانی قبول کردیە و لەو سیمایەش بەشێکی سەرەکی ترینی دەگەڕێتەوە لە بەشی خێرخوازی چونکە بە شێوەیەکی گشتی کە یارمەتی نەخۆشی دەدرێتن هەندێکێ لەو نەخۆشانەی کە دێن زیاتر لە خەڵکی دیکە پێویستیان بە هاوکاریە لۆیە ئەمن ئینشاءالله بە کورتی چاڵاکیەکانی بەشی خێرخوازیتان پێشکەش دەکەم بە تایبەتی ئەو ساڵ لۆ 11 مانجی و ساڵەکانی تکەش بە کورتی نەخۆشخان بەشی خێرخوازی پێناسەکەی بەشی خێرخوازی میهرەبانی ئەو بەشی نەخۆشخانەیە کە قازانجی پشکە خێریەکان و پارەی خێری خێرخوازان کۆ دەکاتەوە داهاتی بەشی خێرخوازی دوو شتی سەرەکیە یەکیان پشکە خێریەکان کە کۆمەڵک خێرخواز بەشداریان کردی و ساڵانە قازانجی و پشکە خێریانە لە زێر سەلاحیەتی مەدایە کە لۆ خەڵکی نەخۆشی فەقیری سەرف بکەین دووەم خەڵکێکی تر کە لە دەرەوەی خستەخانە زەکات و خێری دەینیتن و هەندێک تریش دکتۆرە بەڕێزەکان بە تایبەتی نەشتەرگەریەکان کە 105 داهاتیان دەینن خۆی گەورە پاداشتیان بداتەوە کە ئەمە لێژنەیەکی شارەزا ئەو پارەی خەرج دەکاتن لۆ نەخۆشی هەژار لێژنەی شارەزا بەڕاستی هەر کەسێک ئەگەر اختصاصی لە بوارێک نەبیتن لەوانەیە نەتوانی هەدەف بپێچیتن ئەمن بە فەزلی خۆی گەورە 25 ساڵە لە ناو ئیشی خێرخوازی ئیش دەکەم و دوو کەسی تریش دوو بەڕێزی دیریشم لەگە دانەوەکو لێژنە پێم خۆشە تیش بکەمە سەر ئەوەی ئەو پارە و خەرج دەکەی و بڕیار دەدرێتن لۆ ئەو خەڵکی کە دێتن نەخۆشێکی بەڕێز دێتن خۆی کەسێکی لەگەڵدایە دەبی وەرەقەی دکتۆری لابی کە ئایا عملیاتەکەی بە چەند دیلۆ دەکاتن یان مختبەرەکە پارەکەی دەکاتن کە دادەنیشتن ئەگەر خزمەتی لەگەڵدابی ئەمە لە پێناوی پاراستنی کەرامەتی ئەو نەخۆشی دەڕێنی لە خزمەکەی بڕۆ لەو دیوی دانیشە چکەمە دوو غۆشەمان هەیە لۆی ئەسراری خۆی ئەو نەخۆشە چەند پرسیارێکی تایبەتی لێ دەکەین دەبی کەرامەتی پارێزراوی خۆی گەورە دەفەرمێتن وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم کەرامەت و ڕێزی ئینسانی زۆر گەورەترە لەو پارەیە کە ئەمە یارمەتی دەین فۆرمێکمان هەیە کۆمەڵێک پرسیاری لێ دەکەین دەمانێت وەزعی مادی ئەو کەسەی بزانین ئایا کرێتیە ئایا منداڵەکان چەند منداڵی هەیە دەستنە مەکتەبێ کە زانیاریەکانمان وەرگرت ئەمە پێی دەڵێن کاکەجان سبەینێ بە تەلەفۆن جوابت دەدەینەوە دەتوانین چەند یارمەتیت بدەین دوای ڕۆشتنی نەخۆشەکەی ئەمە وەکو لێژنە تاوتوی ئەو زانیاریانە دەکەین بە قەناعەتی هەرسێکمان بڕێک لەو پارەی لۆ سەرف دەکەین دووشت لای ئەمە پێوەرە کە چەندی لۆ سەرف بکەین یەکیان چەند پارەی پێویستە عملیاتێک لەوانەیە بە 500,000 بکرێت عملیاتێک بە 2 ملیۆنی بکرێت بە 1,200,000 بکرێتن ئەوە یەک دوو ڕادەی فەقیری کەسەکە هەموو خەڵک وەکو یەک نییە هەیە وەزعی مادیەکەی وەسەتە هەیە زۆر خراپە بەڕاستی لێ کە پارەکەمان نووسی کە دێتەوە ڕۆژی پاشتر ئەمە پارەی کاش نادەینە نەخۆشی فۆرمەکی ئەوها هەیە هەرسێکمان تەوقیعمان کردێ ناوی نەخۆشەکەی بۆ ژمێریاری بڕی پارەکەشمان نووسیە و ئەو هاوکاریانی کە ئەمە لۆ نەخۆشی سەرف دەکەین دەبی خزمەت گوزاریەکە لە ناو میهرەبانی هەبی ئەمە پارەی نادەینە دەست نەخۆشی بچی لە جێشکە سەرفی کاتن لۆی دڵنیابین پارەکە لۆ ئەو شتەیە الحەمدوللا میهرەبانیش هەموو شتەکانی هەیە لە نەشتەرگەری مختبەر عیلاج طەبیعی ئەوە فۆرمەکەیە کە هەرسێکمان لە خوارێ تەوقیع دەکەین و دەدرێتە دەست نەخۆشی دەستە حسابات بەنسبەت داتایەکەی ساڵی 2022 12,800,000 دینار سەرف کرا 2023 174 ملیۆن تەمان کە باسی داتایی دەکەم بە ڕێزان هەموو ئەو نەخۆشانی کە یارمەتیمانداینە ناویان ناوی سیانیان لە چ بوارە چی یارمەتیماندایە لەلامان هەیە بە عەشوایی قسەی ناکەین لۆ ئەوەی سبەینە هەم بە خۆمان دڵنیابین ئەو نەخۆشانە چێنە و هەم واقع بینانەش بین و هەم لۆ داهاتوش ئیسفادە لەو داتایانە دەکەین ساڵی 24 77 ملیۆن ساڵی 25 کە 11 مان کە تا یەکی 12 ئەو داتایە حازرم کردیا 1666 نەخۆش سەردانی بەشی خێرخوازیمەی کردیا 1666 نەخۆش بە بڕی 162,803,000 دینار نزیکەی 11 دەفتەر یعنی لە 11 مانجی 11 دەفتەر ئەمە یارمەتی نەخۆشی فەقیرماندایە بەو وەسڵانە و چوە لە حیسابات پارەیان لێ وەرنەگرتیە ئەمە سەری مانگان ئەو پارە کاشەی دەدەین و حیسابات ینی ئەوە داشکان نییە لە حەقی کەس بخورێتن نەقدەن ئەو پارەی لەلامانە دەدەێتەوە حسابات لەخوای بە زیادی بیتن جگەل لەو نەخۆشە هەزارانێک کە هەیە بە فەزلی خوای گەورە ئەمە ساڵی ڕابرد ینی مانجی 56
هەویەی بیمەی تەندروستیمان لۆ نزیکەی 3000 یەتیمی کرد 3000 نازداری هەولێر و دەوروبەری ئەو نازدارانە کە دێنە خستەخانە میهرەبانی مڕازعەیمە ناکەین هەر منداڵک هەویەی خۆی هەیە یەکسەر هەر لە پرزگەی هەویەکە نیشان دەدات و خزمەتگوزاریەکانی لۆ جێبەجێ دەکرێت هەر لۆ بەبیرهێنانەوتان ئەو نازدارانە کە دێتن کەشفیەی دکتۆری بیتاقەی دکتۆر 1 دیناری لێ وەرناگیرێتن دوو لە دەرمانخانە لە مختبەر لە هەر جێیەکی پێویست پێویست 150 لێ وەرناگیرێت 150 ئەمە وەکو بەشی خێرخوازی دوایە دەدەینەوە حسابات لەو 11 مانگەی زۆرترین پارە کە درابیتە خەڵکی کەم دەرامەتمان لە بواری عملیاتەکانە 73 ملیۆن 476 هزار دینار درایتە 278 کەسی چکە عملیات بەڕاستی زۆربەی خەڵک وەکو پارە لە دوایوی کڕینی دەرمان 589 کەس کە هاتیە دەرمانی بکڕیتن ئیمکانیاتی نەبووە ئەمە بەشێک پارەمان لۆدایە بای 22 ملیۆن و 564 هزاری دوای ئەو تاقیکە دێتن ئەو جا بەشەکانی دیکەش ئەمە داتامان لەکنە لە عیلاج طەبیعی لە خوددەز لە هەموو بەشەکان چەند یارمەتی ئەو خەڵکانەماندایە ئەوەی کە بەڕاستی پێم خۆشە بە بەڕێستان برێم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم یەکێک لە ئیشە هەرە گەورەکان کە خوای گەورە پێی خۆشە ئینسان بیکاتن ئەوەیە خۆشی بخێ دڵی ئینسانێک ئەو نەخۆشە کە دێ لە ڕووی مادی لە ڕووی معنەوی پێویستی بە هاوکاریە هەمومان بەشدارین لەو خۆشی خستنە ئەمە وەکو بەشی خێرخوازی ڕێزگرتنی یارمەتیدانی مادی بەڕێز لە پرزگەی دکتۆر قسە خۆشەکانمان هەمومان بەشدارین لەوەی ئەوانەی خارجی ئێرەش پشتی سەرەکی لەو ئەزور پاداشتیان بەبەردەکەوی ئەو کەسانەی کە پشتی خێریان کڕی بەڕاستی ئەگەر ئەو پشکە خێریانە نەبوایە ئەگەر ئەو مستەسمیرانەش نەبوایە کە پارەیان دانایە کەسمان نەمان دەتوانی بەشداری ئەو خێرە گەورە بین لێ درمان خۆش بیتن بەڕاستی درمان خۆش بی کە ئەلحەمدولیلا خەڵکانێک ڕۆژانە دێنە خستەخانەی میهرەبانی و ئەمە دەبینە مایەی دڵخۆشکردنیان لە کۆتاییدا داوا دەکەم هەمووتان لەو بەڕێ هەمووتان هاوکار بن خەڵکی خزم و کەسی دەوڵەمەندتان هەیە کەسی دیکە بێتن بەشدار بیت چونکە ڕۆژانە بەڕاستی ئەمە بەتایبەتی وەکو لێژنە لەناو معاناتێکی گەورەین کە ئەو خەڵکە منکوبە دێتن ئەمە وەکو پێویست ناتوانین هاوکاریان بکەین لۆ وەکو پێویست چکەمە ئەو پارە زەخمەمان لە بەردەستدا نییە بەتایبەتی کە ئەو ساڵمانجی سێجیازی MRI کڕی بەشی خێرخوازی ئێستا 45 دەفتەر ئەمە قستمان لەسەرە هەتا 2 ساڵی دیکە دەبی بەشەکی داهاتی پشکە خێریەکان بدەینەوە قستی MRI ئەگەر MRIەکە هەمووی بیتەوە مڵکی خۆمان ینی پارەکە بدرێتن ئەو وەختی مانگانە لە زیاتی دەفتەرە چێ مە دەتوانین 2 دەفتەر یارمەتی خەڵکی بدەین بەڕاستی باوەڕ بکەن ئەو خەڵکەی کە دێتن ئیوا هەیە یعنی فرمێسی لە چاوی دێتن ئەمە زوو یەکەم شتمان هەوڵی هێورکردنەوەی دەمدەرم کاکە خوشتی بەڕێزیا کاکە جان هیچ ئیحرازی تێدانی ئێرە لە ماڵی براد لە پێشترا لۆ چونکە ئەو پارێک ئێمە دەنووسین هی من و ئەو دوو کەسەی نییە کابرا مرتاح بیتن پارەی بەڕچیمە نییە دوو ئەو خێرخوازەش یا ئەو دکتۆرە بەڕێزەش کە پارەی دانایە جەنابەت هەر ناناسی کاتە زۆر بە تەبیعی قسەکانی خۆی بکە لۆی ئەو کەسە بەڕاستی کەرامەتی نەشتێتن ئەجە لێ داوا دەکەم ئینشاءڵڵا چەندی بتوانن خێرخوازە خۆشەویستەکان بەڕێستان بەشدار بن لە زیادکردنی داهاتمان ئەمە زیاتر دەتوانین هاوکاری ئەو خەڵکە فەقیر و بێکەسەی بکەین جارێکتر سوپاستان دەکەم کە گوێتان لێگرتم خوای گەورە زاتام داتەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله میهرەبانی دڵسۆزی و لێزانی